مش هاوڵاتیە هەر برادەرێکی بیت هەر جهێکی مشکلێک هەبیت بگەهینتە دەستگەهت ئەمنی ئاسایش بیت شەرتە بیت خەبەرێکی بدەنێ لە خەڵکی مێ پاراستی بیت ئێمن بن ئیشەڵا چ کەس نەشێت دەستکاریە شتێمەدا بکات ناوفەڵاتەمەدا بکات ئاگاهدار بن هەر کەسێک بیت هاریکار بن لەگەڵمە بن. من وەکو کارمەندێکی پۆلیس داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەم کە پشتگیریش تەواوی هێزەکانی هێزانیەکان بکەن بۆی بتوانین سەرماڵی هاوڵاتیان بپارێزین و داوا لە حکوومەتی هەرێمیش دەکەین کە زیاتر پشتگیری لە هێزانیەکان بکاتن بۆی بتوانین وڵاتێکی ئارام و وڵاتێکی خۆشگوزەران بەڕێ بکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست. ئێمە وەکو هاوڵاتیان پێویستە هاوکاری ئاسایش بکەین لەبەرەوەی وڵاتی خۆمان ئەمە خۆشمان بێت بەڕاستی هاوکاریکردن کووە ئەگەر چارەکی نامۆماندی یا خەڵکەکی نامۆماندیت پێویستە یەکسەر تەلەفۆن بۆ ئاسایش و بۆ پۆلیس بکەین لەوەی بزانین کە ئەو خەڵکە جێرە شێوەنە یان شتە چکەیە لەبەرەوەی کوردستانی خۆمان دەبی بپارێزین هەمومان لەسەر هاوڵاتیان پێویستە ئەزیاسە حکوومەتی هەرێم دەبی هاوکاری یەکتری بکەین بەڕاستی. هەولێر ئیسپاتی کردم ڕۆکە هەرە لێرە زۆر سپاس خەڵکی شاری هەولێرەکەین هەولێر شەرەمەی لێ چاوەڕوانەکرا بەتاکید خەڵکی هەولێر هەر هەمووی خۆی بە ئەندامێک لە ئاسایش هەرێمی کوردستان دەزانێتن هەوڵمان دەبینی کارمەندانی ئاسایش هەرێمی کوردستان بەرز دەنرخێنن و جێگەی شانازی و میلەتەن ئێمە بێ هەمومان هاوکاری ئەمن و ئاسایش ئەندام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان بین.